ئیمانداران زۆر جار نوێژکەر خۆی تووشی وەعیدەکان و هەڕەشەکانی خۆی گەورەکە بەوەی گوێڕایەڵی فەرمانەکانی خوا پێغەمبەر نابێ تووشی سزا ئەبێ لە دنیا و لە قیامەت. ئێمە هەمومان نەزانین کەسی نوێژ نەکەر زۆرێک لە عولەمایان ئەفەرموون نابێ بشۆرێ و نابێت لە قەبرستانی موسڵمانانیشان دفن کرێ و میراتیش وەرناگرێ و میراتیشی لێ وەرناگیرێ. چکە ئەو عولەمایانە ئەفەرموون کەسێ بە ئەم قەست بە ئارەزوی خۆی نوێژی تەرک کرد لە دینی ئیسلامە چێتە دەرەوە. چکە عەهد و پەیمانەکەی ئێمە و کوفر نوێژکردن. بەڵام هەنێکی تر لە عولەمایان ئەفەرموون مادام باوەڕی پێی هەیە لەبەر کەسەل و تەماڵیەکە نایکا بە کافری نازان نتوان بیشۆن و نوێژی لەسەر بە هەر حاڵ ئەوە مەوضوعێکی تر. بۆیە کەسی نوێژ نەکەر ئەوە چاک بزانە و کەسی کە نوێژ ناکە یا نوێژ ئیهمالەکە لە ناو گۆڕا سزا دەکرێت. ئەوش بە دەلیلی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێ شەوێک دوان هاتن بۆ لا وإنا أتينا على رجل مضطجع وإذا آخر قائم عليه بصخرة وإذ هو يهوى بالصخرة لرأسه فيطلب رأسه فيتهدهده الحجر ها هنا فيتبع الحجر فيأخذه فلا يرجع إليه حتى يصيح رأسه كما كان ثم يعود عليه فيفعل به مثل ما فعل المرة الأولى. قال قلت لهما سبحان الله ما هذان؟ فقال جبريل عليه السلام إنه الرجل ينام عن صلاة المكتوبة. أم فرموديكي دور دريجة كجبريل وميكائيل سلام إخوان به هاتون لا بيغمر صلى الله عليه وسلم بردويان و شوربيان بيكردوه وقبر قيامته بهشت جهنم يمشان داوه. یەکێ لەو عەزابانە عەزابی قەبر بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینیوێتی. ئیمانداران جوان گوێ بگرنەوە. ئەفەرمێ کابرایەکم بینی بەدەمان ڕاکێشرا بوو، یعنی بەدەمان کەوتبوو و کەسێکی تریش بەسەریەوە وەسابێت لە بەردێکی زۆر گەورەی بەدەستەوە. هەموو جارێ بەردەکەی بەرزە کردەوە ئەیدا بەسەری کابرا کە بەردەمان کەوتبوو. بەردەکە خلۆرە بووەوە ئەڕۆی. کابرای کە وەستا بوو بەردەکەیدا بەسەر ئەچوو بەردەکەی هێنایەوە تا بەردەکە گەورەکەی هێنایەوە ئەم سەری چاکە بوو و خۆی لێ هاتەوە و دیسان ئەیدایەوە بەسەریان و ئەم عەمەلیەتەی دووبارە ئەکردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ فەرموون سبحان الله پاک و بەرگەردی بۆ خوا ئەم دوانە چییە بۆ واکە؟ ئەفەرمێ جوبریل پێی فەرموو إنه رجل ينام عن صلاة المكتوبة. فەرمووی عەزابی کەسێکە کەوا نوێژە فەرزەکانی ناکا و ئەخەوێ. نوێژی فەرز ناکا و ئەخەوێ. ئیهمالێکە گوێی پێ نادا نایکات. زۆرینەی موسڵمانان بەداخەوە ئەمڕۆ 5 فەرزەیان کردوتە 4 فەرز. نوێژی بەیانی زۆر مەکەن. ئێستا لێمە لێرە ناڕن. ئێستا لێرە سعات 7 تاوەکو نزیک سعات دەنوێژەمێنێ زۆر بەمانێکی. بەڵام کاتێکە لەو خەوە خۆشە زۆر بەمان زۆری وا هەیە نوێژ ناکە. عەزابەکەی ئەوەیە کەسێکە نوێژێک نەکا و بخەوێ و هەڵنەسێ بێ و ئیهمالیکا و گوێ پێ نەدات و تەلەفۆنەکەی نەکاتە سەر جەرەز بۆی و یا کەسێ وەسێ نەکات بەوەی هەڵیسێنێ بۆ نوێژەکەی خۆی ئیهمال کا و گوێی نەداتێ ئەوە ئەو کەسە عەزابی لە ڕۆژی قیامەتە ئەوەیە کەوا ئەو بەردەزرا ئەدەم بە تەوقی سەریەوە هەموو جارێ مێشکێتەوە شوێنی خۆی دووبارە بێت و خوا پەنامان بێت. بۆیە بە ئاگامان لە نوێژەک مەکتوبەکان بێت فەرزەکان بێت لە کاتی خۆیان نابکەین و تەئخیریان نەکەین. ئیمانداران سزایەکی تر لە سزای نوێژنەکەران ئەوەیە کەوا لەگەڵ فرعەونا هەشتێک خوا پەنامان. عەبدوڵای کوڕی عەمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ
هەڵێ باسی نوێژیان کرد لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من حافظ عليها كانت له نورا وبرهانا ونجاة يوم القيامة ومن لم يحافظ عليها لم يكن له نور ولا برهان ولا نجاة وكان يوم القيامة مع قارون وفرعون وهامان وأبي بن كلب ڕۆژێک لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی نوێژمان کرد فەرمووی هەر کەسێ پارێزگاری لەو 5 فەرزە نوێژە بکات و بە چاکی بیکات و ئیهمالی نەکات نورە بۆی ئەبێتە نور و ڕووناکی لە دنیایە لە عەقیدەیە لە هەڵسوکەوتیە لە بیر و باوەڕیە لە کرداریە لە ڕەفتاریە لە گوفتاریە و هەروەها ڕۆژی قیامەت دەبێتە ڕووناکی چکە ئێمە زان ڕۆژی قیامەت تاریک و نوتەکە و ئەبێتە بورهان بۆی بورهان یعنی بەڵگەنامە ئیجازەی سایەقی ئێستا بڕۆ سیارە لێ خوڕا لێیان مرورێ بتگرێ داوای چی لێکە داوای بەڵگە لێکە بەڵگە چییە ئیجازەی سایەقی ئیجازەکە داوە بڕۆ ئەگە پێو نەبوو ئێوێ بڕۆی ئەو نوێژە بەڵگە و ئیجازەی ئێمەیە بۆ ڕۆژی قیامەت بۆ عبوری بوونی هەموو ئەو ناڕەحەتیانە ڕۆژی قیامەت توشمان دێتەوە بەڵگەیەکت پێیە و نەجاتە یەوم القیامە و ڕزگار بوونە لە دۆزەخ و ڕۆژی قیامەت ڕزگار دەکا ئەو 5 فەرزە و هەچ کەسێ پارێزگاری لێ نەکات و ئیهمالی کات و پشتگوێی بخات و تەرکی بکات نە ڕووناکی هەیە نە بەڵگەی پێیە نە ڕزگارکەری پێیە ڕۆژی قیامەت ڕزگاری کرد و لەوەش خراپتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ 4 کەسە باسی کردو کە حەشرت فرعون قارون هامان ئوبەی بن خەلەف بۆ ئەم چوارە چیان کرد بۆی عولەمایانە فەرموون هەر کەسێ نوێژی تەرک کرد بەو هۆکارانەی کە فرعون نوێژی تەرک کرد و گوێی موسا نەداوە بەوەی مولکی هەبووە ڕئیس بووە سەرۆک بووە دەسەڵاتدار بووە ئەو سەرۆکایەتیە ئەو دەسەڵاتە ئەو پاشاییە کیبر و خۆ بە زرزانین و فیسکردنی وای لێ کردووە گوێی بە گوێی موسای نەکرد دژایەتی موسای کرد خوای گەورە لە نایبە و هەر کەسێک پاشی ئەو لەو ئومەتش بە بۆنەی ڕیاست بە بۆنەی سەرۆکایەتیەوە بە بۆنەی سوڵتەوە بە بۆنەی دەسەڵاتەوە نوێژ نەکە دژایەتی دینی خوای گەورە بکە و نەیەتە ناو موسڵمانان ڕۆژی قیامەت دەگەر فرعون نەکەشتێت بۆ ئەوە ناوی فرعون هاتووە دووەمیان ئەی هامانیشی چی بووە هامان وەزیری فرعونە خزمەتکاری فرعون بوو ئیش و کارەکەی بە وەزارەتەوە وەزیفەکەی کردارەکەی ڕیاسەتەکەی کیبرەکەی وەکو فرعون گێڕاوە موسانە و هەر کەسێ لە حاشیەی مەلیک بێ حاشیەی دەسەڵات بێ حاشیەی سەرۆکەکان بێ وەزارەتەکەی پەرلەمانیەکەی قامیەتەکەی سوڵتەکەی دەسەڵاتەکەی خزمەتکاری دەسەڵاتکارێ بێ نوێژ و ڕۆژ و ئیسلامەتی واز لێ بێنێ ڕۆژی قیامەت لەگەڵ هامانە حەشرێت چونکە ڕەفتاری وەکو ڕەفتاری ئەو وایە سێمیان قارون ئیشی چی بوو قارون دەوڵەمەندترین کەسە لەسەر بەس کلیلی قاسەکانی بە مەجموعەیە خەڵقەڵی کەسێکی شەهوانی کەسێ بوو حەزی لە شەهوات لە دنیاوە بەس دنیایە ویست قیامەتی نەویست دەرەچوو ئەڕۆی پیاسەیە کرد ڕاویە کرد ئیسراحەتێ کرد هەموو ژیانی خۆشی و شادی و شەهەوات و ئارەزوو و ئێوە کەسانی ئەمڕۆ پارە و سەروەتێکیان هەیە یا خوشتێکیان هەیە ئاگایان بەس لە شەهوات و ئارەزوەکانە ئەخیر مۆدیل سەیارە ئەخیر مۆدیل ڕەفاهیەت سەیران کردن سەفەر کردن ڕابواردن خواردن نازانم دۆمینەکردن یاریکردن ئەم نازانم چی و نوێژەکانت واز لێبێنی تەرکی بکەی گوێی پێ نەدەی لەبەر ئارەزوەکانی دنیات ڕۆژی قیامەت دەچیتە پاڵ قارون و لەگەڵ ئەوە گەشتەکەی
أبي كوري خلف كيف أبي كوري خلف يك من دشمني في غمري خواص كسب كتنها كسر كفي غمري خواص صلى الله عليه وسلم كشتي ودراني دوزه وعدي دعوتي بفي غمر في سوين فاتي بكشم في غمري خواص صلى الله عليه وسلم إن شاء الله متوقش ويت تيلي كده بحال برينارو زيري كدو مت وبي تشيب وبي يتيبو لتجاركاني مكان فارو سروتو سامها مو يشو كايبة ما تجارة فاركو بربو يمن بير وبيني وقاصة كانوا بدفتر كانوا قرزاليا كانوا نازانم چيا كانوا كيريان بيتايا كو اما ايشي بو نشرن بيغمر كود دجاياتي اكد بپارو سروتو سامانكي بجوينا كرت بويا او كساني امرو لو امتا تجارتك ايشك كوان بس كوبك ايش دواي ايش زياد كان قاصة دروس كان دفتر يان هبه قصد يان بيه بس اگای لکینا پیتای بی چنی بوده چنی بو اروا وازن نیوش بینه نیوشکانی اهمال کا نه تمزگود لگل مسلمانان نبی شن پیغمبر نکوی روز قیامت لگل ابی کلی خرب حشر ويا كيس اگام نخم لبهشتا كيو شاكان برسن بو او مسلمان لم دو سخا بو أذان هو كاركيشيا ما سلككم في سقر جواب يعني تنها لم نكن من المصلي إيمان يشبنان ليش ما نعرف وإيمان دارن بيا قادر خطر اشتكى هر واقع تن ينجنك